کاتێ پارتی و کارتی دانوستانەکان باسی لە دانانی دوو جێگر بۆ سەرۆکی حکوومەت دەکرد. سعدی ئەحمەد پیرە وتەبێژی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی بە سوعبەت ناوی ئەبرد. ئێستاش یەکێتی داوای زیادکردنی جێگرێک بۆ سەرۆکی هەرێم دەکات و گۆڕانیش لەو زیادکردنە ناڕازیە. دوای ڕێکەوتن لەگەڵ یەکێتی و دەستپێکردنی هەنگاوەکانی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بۆ یەکەم جار شاندێکی پارتی دیموکرات گەشتە گردی زەرگەتە و لەگەڵ شاندی باڵای بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوە. پەیام زانیوێتی سەردانا لە ناکاوەکەی شاندی پارتی بۆ ئەڕوونکردنەوەی ڕێکەوتنەکەیان بۆ لەگەڵ یەکێتی بۆ بزوتنەوەی گۆڕان. هەروەها تاوتوی هەنگاوەکانی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و داوای یەکێتی بۆ زیادکردنی جێگرێک بۆ سەرۆکی هەرێم کراوە. دوای بە دوای کۆبوونەوەکە هیچ کام لە ئەندامانی شاندی پارتی و گۆڕان لێدوانیان بۆ ڕاگەیاندنەکان نەدا و تەنانەت ڕاگەیاندراوێکیشیان بڵاو نەکردەوە. جێگرێک بۆ سەرۆکی هەرێم ڕازی بوون؟ بە پێی زانیاریەکانی پەیام بزوتنەوەی گۆڕان لەسەر داواکەی یەکێتی بۆ زیادکردنی جێگرێک بۆ سەرۆکی هەرێم نیگەرانە و ئامادە نییە پەرلەمانتارەکانی دەنگ بەو بڕگەیە بدەن. کوێستان محەممەد ئەندامی جڤاتی بزوتنەوەی گۆڕان بە پەیامی ڕاگەیاند لەگەڵ زیادکردنی جێگر بۆ سەرۆکی هەرێم نین. دیارە زیادکردنی هەر پۆستێک بە بڕوای من بۆ دۆزینەوەی ئیشە بۆ کەسێک و بەهدەردانی سامانی گشتیە. سەرۆکی هەرێم لە جێگرێک زیاتری پێویست نییە و ئەگەر ئەو جێگرە زیاد بکرێت دیارە ئەمە وا ئەکات کە پۆستێک زیاکرێت و سامانی گشتی بە هەدەر ئەدرێت. بۆیە بە بڕوای من وەکو کوێستان پێویست ناکات هیچ پۆستێک زیاد بکرێت لە ئێستایە لەبەر خاتری هیچ حیزبێک و هیچ لایەنێک تەنانەت ئەگەر بە بزوتنەوەی گۆڕانیش بێت. ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتیش دەڵێت زیادکردنی جێگرێک بۆ سەرۆکی هەرێم بە پێویست نازان و ڕەنگە تەنها یاریدەدەرێکی بۆ دابرنێت. جێگری دوم بۆ سەرۆکی هەرێم بۆ یەکێتی زیاد دەکەن؟ شەرت نییە چونکە بە موجبی نازانین، بەڵام وەکو یاریدەدەرێک محتەمەلە وەکو مساعدێک چۆن بۆ مەجلیسی وزەرا هیچێک زیاد کرا مساعد نایب ڕئیس وزەرا ئەتوانین بۆ یەکێک احتیمالی وا هەیە کە ئیمکانیەت هەیە کە بۆیان بکرێت، بەڵام وەکو جێگر باوەڕ ناکەم جێگر. بەپێی ڕێکەوتنەکەی پارتی و گۆڕان جێگری سەرۆکی هەرێم بۆ بزوتنەوەیە دەدرێت، بەڵام پارتی لەگەڵ یەکێتی نیشتیمانیش ڕێکەوتووە جێگرێکی تر بۆ کاروباری سەربازی بۆ سەرۆکی هەرێم زیاد بکرێت. لە ئێستاشدا ڕێکەوتنی پارتی و یەکێتی واژۆ نەکراوە و ڕێکەوتنەکەی گۆڕان و پارتیش دوودڵی لەسەر دروست بووە. بەمەش دیار نییە کەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم دەست بەکار دەبێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.